بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە کاردانەوەکانی وڵاتان و ئەوەی کە ئەو قورئانی لە سوێد سوێندرا کاردانەوەی لێکەوتەوە بە تایبەتی پەیوەندیەکانی سوێد لەگەڵ عێراق هەروەها پەیوەندی سوێد لەگەڵ تورکیا ئەگەری ئەندامبوونی سوید لە ناتۆ ئەو کاتە پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا کۆمەڵێک بابەتی دیکە هەر پەیوەست بە سویدەوە گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز فرێدێک ماڵم پەرلەمانتاری سوید لە ستۆکهۆڵمەوە لەگەڵمان دەبێت بەڕێز فرێدریک سڵاوت لێبێت. سوید ئێستا لە حاڵەتێکدا بەهۆی سوتانی قورئانەوە لە سەرتاسەری جیهان بە تایبەتی وڵاتانی ئیسلامی کاردانەوەی لێکەوتەوە ئەما پێت وایە پەیوەندیەکانی سوید لەگەڵ عێراق بە تایبەتیوە لەگەڵ ئەو وڵاتانی دیکەی کە موسڵمانن چی بەسەر دێت؟ بەڵێ سوپاست دەکەم بۆ ئەوەی کە منتان بانگێشت کردووە. سەرەتا بۆ سوتاندنی کتێبی پیرۆز وەک قورئان و با بڵێن ئینجیل ئەمە کردەوەیەکی خراپە و هەروەها نابێت ڕێگەی پێ بدرێت کردەوەی لەو شێوەیە ڕووبدات. من زۆر نیگەرانم بۆ ئەو ڕووداوەیە کە ڕوویدا و بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیانە نێوان سوید و عێراق تێک چووە بەهۆی سوتاندنی قورئانەوە، بەڵام ئەمە ئەمە بەو شێوازە نابێت ڕووبدات کە ئێستا بۆ نمونونەکە عێراق باڵیۆزخانەی سویدی لە بەغدا دەرکردووە کێشەکان بۆ شێوازە چارەسەر ناکرێت و دەبێت عێراق دیبلۆماتکارەکانی سوید بپارێزێت دیبلۆماتکارەکان بە شێوەیەکی گشتی بپارێزێت، بەڵام عێراق پێم وایە بێت ئەو کارەی ئەنجام نەداوە وەکەوەی کە پێویستە بکرێت و هەموو ئەمانەش کاردانەوەی دەبێت. ئێمە نامانەوێت دۆخەکە لە سوید لە کۆنتترۆل دەربچێت، ئێمە دەمانەوێت پەیوەندێکی باشمان لەگەڵ عێراق هەبێت و دەمانەوێت پەیوەندێکی باشمان لەگەڵ وڵاتانی ئیسلامی وڵاتانی عەرەبیدا هەبێت. باشە بەڕێز فێدریک، ینی ئیستفزازبوونی عێراق بەمە یاخود نیگەرانبوونی عێراق بەمە لەوە سەرچاوەگر کە ئەم کەسی قورئانەکەی سوتان دووەم جار کردەوەکەی ئەنجامدایەوە، ینی جارێکی دیکە بۆچی پێشتر حکوومەتی سوید ڕێگەی لەمە نەگرت کە جارێکی دیکە ینی بەتەنگەوە نەهات کە پەیوەندیەکانی بە تایبەتی لەگەڵ عێراق بپارێزێت وەکەوەی کە ڕێگە بدرێت جارێکی دیکە هەمان کەس قورئان بسووتێنێتەوە لەگەڵشیدا ئاڵای ئەو وڵاتە بسووتێنێت ئاڵای عێراق بسووتێنێت. بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر باشە. سەرەتا پۆلیسی سوید ویستی ڕێگری بکات لەم چالاکیانە لەم ڕووداوە ڕووداوی سوتاندنی قورئان لەو کاتەدا سیستمی دادوەری و دادگای سوید بڕیاریاندا کە ئەم چالاکیە لەلایەن پۆلیسەوە پارێزگاری لێ بکرێت. ئەمە وەکو با بڵێن وەکو ئازادی ڕادەربڕین لێکدانەوەیان بۆ کرد، بەڵام ئەگەر تۆ پرسیار لە من کەی بۆچی حکوومەت ئەو کارەی کردووە بۆچی ڕێگەی بە سوتاندنی داوە پێویستە چی بکات؟ پێویستە ڕێکارەکان بگۆڕێت و پێویستە پەنابەرێ وەکەوەی کە ڕوویدا کەسێکی عێراقی پەنابەرێکی عێراقی ناکرێت ئەو دەرەنجامە بەهۆی ئەو ڕووداوە کە لەلایەن پەنابەرێکی عێراقی و ڕوویدا ئەو دەرەنجامانەی لێ بکەوێتەوە و ببێتە هۆکاری ئەوەی کە
یاساکان بگۆڕدرێن و هەروەها ببێتە هۆکاری ئەوەی کە بەڕێز پاڵێستانەی سوید بەڕێز لە فرێدریک عێراق ئەمە پرسیارێک دەربگرێت. دروست دەکات ئایا ئەمە بە پێی یاسا ڕێکخراوە کە ئازادی بە خەڵک بدات حکوومەتی سوید لەوێ هەر کارێک کە بیانەوە بیکەن لە بەرامبەردا ینی ئەمەش دەکەوێتە چوارچەوەی ئەو یاسایە کە بێت دڵی ملیۆنان یاخود مەبدە و بیرروبۆچون و ئایدیای ملیۆنان کەس وێران بکات ئەی ئەمە چۆن دەکەوێتە نێو چوارچەوەی ئەم ئازادی و ئەم یاسایەوە کە حکوومەتی سوید پێڕەوی دەکات تۆ کەسێک بە سوتاندنی قورآانێک ئازادی پێ بدرێت بەڵام ملیۆنان کەس بەهۆی ئەم کردەوەیەوە دڵ و دەروون و ئایدیای ئازاری پێ بگات ئەی ئازادی لەکوێ بوو لەو کاتەدا چۆن ئەم یاسایە ڕێکخراوە من پێم وایە ئەوەی کە پێویستە لە سوید بیکەین ئەوەیە لێردا جیاوازیەک هەیە لە نێوان سوتاندنی قورئان لە دەرەوەی مزگەوت و لە دەرەوەی بۆ نمونە لە باڵێۆزخانەکان لە شوێنێکی دیکە و هەروەها بۆ نمونەیان لە شوێنێکی دیکە لە دارستانەکان و لە شوێنێکی دیکە لە وڵاتەکانمە جیاوازیان هەیە ڕووداوەکان جیاوازیان هەیە ئێمە بۆ نمونە مسلمانان دەڵێن قورئان پیرۆزەیتر لە هەر شوێنێک بسووتێنرێت لە نێو باڵێۆزخانە لەسەر چیا لە نێو مزگەوت لە شەقامەکان لە هەر شوێنێک قورئان لای ئەوان تەواو ئیدی کتێبێکی ئاسمانیە و پێڕەوی لێ دەکەن بەڵێ ئەگەر تۆ بتەوێت ئەو ڕووداوە ینی سوتاندنی قورئان ئەم یاسانە بە تەواوی قەدەغە بکەیت لە سوید و پێویستە دەستور بگۆڕێت پێویستە یاساکان دووبارە هەموار بکرێنەوە کە ئەمەش 5 بۆ 6 ساڵی دەوێت تا تۆ ئەو شێوازە بکەیت ئەو شێوازە بگریتە بەر و باشترین ڕێگەش بۆ ئەم ڕاگررتنی ئەم چالاکانە ئەوەیە کە پێویستە کاری لەسەر بکرێت پرۆسەیەکی بەردەوامە ئەمەش با بڵێن خۆپیشاندان و ئاژاوی لێ دەکەوێتەوە لە وڵاتەکەەوە هەر بەهات تۆ پێویستە ڕەچاوی ئاسایشی وڵاتیش بکەیت و پێویستە کاری لەسەر بکرێت پرۆسەیەکی بەردەوام ئەمە بەڕێز فرێدریک ینی لە سۆسیال میدیا لێرە و لەوێ مسلمانان قسەیەکیان هەیە سەبارەت بەم یاسایی حکوومەتی سوید دەڵێن ئەگەر بێت و کتێبێکی دیکەش جگە لە قورئانی پیرۆز کتێبی پیرۆز ئینجیل یاخود تەورات یاخود هەر کتێبێکی دیکەی پیرۆز بسووتێندرێ هەمان ڕێکار دەگیرێتە بەرەوە کۆی کە بەرامبەر قورئان کرا حکوومەتی سوید هەمان هەڵوێستی دەبێت وەڵامتان بۆ ئەمانە چی دەبێت من پێم وانە کە دادگای سوید و یاخۆت سیستمی دادوەری و حکوومەتی سوید بە شێوازێکی جیاواز مامەڵە لەگەڵ ئاینەکان بکات پێم وا بێت ئەگەر هەر شێوازێکی دیکە هەر ڕووداوێکی دیکە سەبارەت بە کتێبە پیرۆزەکان ئاینە جیاوازەکان ئەنجام بدرێت بە شێوەیەکی یەکسان مامەڵەی لەگەڵدا دەکرێت من زۆر نیگەرانم سەبارەت بەوەی کە بێڕێزی بە کتێبە ئاینیەکان دەکرێت و هەروەها ئەم ڕووداوانە هەوڵاتیانی سوی دەخاتە مەترسیەوە و دیبلۆماتکارانی سویدیش لە وڵاتەکانی ئیسلامی دەخاتە مەترسیەوە من بە شخصی خۆم ئەو کردەوانە ئیدانە دەکەم و نابێت ئەم ڕووداوانە ڕوو بدات و بێڕێزی بە کتێبە ئاینیەکان بکرێت ئەمە هیچ ئەنجامێکی باشی نابێت کاتێک کە تۆ قورئان دەسووتێنێت بە هەمان شێوە ئینجیل و کتێبە پیرۆزەکانی دیکەش ئەگەر بسووتێنرێن هەمان کاردانەوەمان دەبێت و هەمان شت دەگەیەنێت بۆ من و ئێمە پێویستە باڵانسێک ڕابگری لە نێوان ئاینیەکاندا کاتێک کە بۆ نمونە کە تۆ ئازادی ڕادەربڕین دەدەیتە
ئیسلام ئاینەکانی دیکە پێویستە ئازادی ڕادربرینیش بدێتە ئاینی ئیسلام و پێڕەوکەرانیان. بەڵێ بەڕست فێدریک کەواتە ئەگەرەوە بیر و بۆچوونی تۆیە پێشترش کە قسە کراوە و ینی ئەمە بەباشی ڕوون کراوەتەوە کە زۆربەی پەرلەمانتارانی دیکەش و تەنانەت هاوڵاتیانی سویدیش لەگەڵ ئەمە نین سوکایەتی بە ئاینەکان بکرێت. کەواتە تۆ وەکو پەرلەمانتاریش لە پەرلەمانی سوید ئێوە هەوڵ و کارتان چییە بۆەوەی ئەم یاسایە بگۆڕن چاکاری تێدا بکەن هەرنا لە پێناو دیبلۆماتەکانی سوید لە وڵاتان لە پێناو مەترسی ژیانی هاوڵاتیانی سوید بۆ ئەوەی ئەم یاسایە ڕێک بخرێتەوە ڕێز لە ئاینەکان بگیرێت و ئەوەی کە دەگوترێت بەڵانسێک ڕابگیرێت. چیتان کردو وەکو پەرلەمانتار لە پەرلەمانی سوید یاخود چی دەکەن؟ بەڵێ سەرەتا حکوومەتی سوید ئێستا لێکۆڵینەوەی دەست پێ کردووە کە چۆن پێداچوونەوە بە یاساکاندا بکرێت و چۆن پێشنیاز کراوە کە چۆن گۆڕانکاریان بەسەردا بهێنرێت. ئەمەش لە چەند هەفتەی داهاتوو چەند مانگی داهاتوو حکوومەت چەندین پێشنیاز دەکات بۆ ئەو پرۆسەیە. بەڵام ئەوەشی کە گرنگە لێرەدا تێبینی بکرێت ئەوەیە ئەو کەسەی کە قورآن دەسووتێنێت کەسێکە خەڵکی عێراقا ئەو سویدی نییە. لێرەدا ئەو مافی نیشتە جێبوونی لە سوید نییە تەنها پەنابەرێکە لە سوید و ئەو ڕێگەی پێ نادرێت کە لەوانەیە ڕێگەی پێ نەدرێت لە سوید چی دیکە بمێنێتەوە. ئەمە چالاکیەک و ڕووداوێک نییە کە لەلایەن خەڵکی سویدەوە ئەنجام درابێت ڕێگەی پێ نادرێت لە سوید بمێنێتەوە. ئێستا لە سویدە من هیوادارم کە ئێمە یاساکان ڕێک بخەینەوە یاسایەکمان هەبێت بۆ ئەوەی بتوانین هیچ نەبێت چالاکیەکان لە دەرەوەی مزگەوت و لە دەرەوەی باڵێۆزخانەکان ڕابگرین ئەو چالاکیانەوە ئەو کردەوە خراپانەی کە ئەنجام دەدرێت و کاتێک کە تۆ بتەوێت سوتاندنی قورئان ڕابگرێت پێویستە دەستور لە سوید بگۆڕدرێت کە ئەمەش پێویستی بەکات هەیە کاتێک کە دۆخێکی پڕ لە کێشەمان دەبێت پێویستمان پرسیارم لێ کردی ئەو کەسێک کە قورئانی سوتان ڕێگەی پێ دەدرێت لە سوید بمێنێتەوە ئێستا لە سویدە ئەمە پێوەستە بە حکوومەتەوە پێویستە حکوومەت ئەم کێشەیە چارەسەرکە پێم وایە بێت ئەوان بە میدیاکانیشان وتووە کە ئەوان چاودێری لە دووبارە چاو بە کەیسەکەیدا دەخشێنەوە بزانن کە چی بکەن کە بزانن ئایا چ شتێک هەیە کە ئەو وتەیە قسەیەکی ناڕاستی کرد بێت لەو کاتێدا کە مافی پەنابەری لە سوید وەرگرتووە پێداچوونەوە بە کەیسەکەدا دەکرێت. بەڵام ئەگەر تۆ پرسیار لە من بکەیت من نامەوێت خەڵک بێنە سوید و داوای پەنابەری بکەن و شێوازێکی کردەوەیەکی لەو شێوەیە ئەنجام بدەن چونکە ئەو دوو ڕووداوی لە دەکەوێتەوە کە ئەو پیاوە ئەنجامی داوە و ئێمە نابێت بەڵام لەگەڵەوەدا خەڵکی دیکە هەن لە سوید و تەنانەت سویدی شانازیان پێوە دەکات لەوێ دەتوانن
هاوشان لەگەڵ هاوڵاتیانی سوئیدی گوزەران بکەن و بژین دەمەوێت لەبارەی پرسی ناتۆوە قسە لەگەڵ بکەم قۆناغەکانی گەیشتنی سوید بە یاخود ئەندامبوون لە ناتۆ گەیشتۆ بەکوێ ڕێگرەکانی بەردەمی چین. بەڵێ من پێم وایە کوردستان 24 ئێوە ئاگادارن لەوەی کە سوید گفتوگۆی بەردەوامی هەبووە و دایلۆگی هەبووە لەگەڵ تورکیا و سەرۆکۆمە ڕەجەب تاییب ئەردۆغان سەبارەت بە ئەندامەتی سوید لە ناتۆ، سەبارەت بە ئێمە حکوومەتی سوید و پەرلەمانی سوید تەواوی داواکاری و مەرجەکان و هەنگاوەکانی ناوە بۆ ئەوەی کە ببێتە ئەندام لە ناتۆ و هەروەها لەگەڵ تورکیاش هەموو مەرجەکانی تورکیای با بڵێن بەدیهێناوە و لەگەڵ فینلاندیش بە هەمان شێوە قسەمان کردووە. ئەمە چاومان لەوەیە کە پەرلەمانی تورکیا لەگەڵ پەرلەمانی هەنگاریا پێکەوە ئەندامەتی سوید لە هاوپەیمانی ناتۆ پەسەند بکەن بۆ ئەوەی بە فەرمی سویدیش بێتە ئەندامی ناتۆ و ئەمەش لەوانەیە کە چەند مانگێک بخایەنێت بۆ ئەوەی کە سوید بێتە ئەندامی لە ناتۆ. بەڕێز فرێدریک ماڵم پەرلەمانتاری سوید لە ستۆکهۆڵمەوە لەگەڵمان بووی ماندوومان کردیت. سوپاس.